دایکان کە چینێکی زۆر میهرەبان و ئەتوانن ڕۆڵێکی زۆر چالاک ببین ناو کۆمەڵگایە بتوانین کە بەشێکی لێ جیا بکەینەوە بە ناوی کۆبەستی دایکانی ئاشتەوایی. ئەم دایکانی ئاشتەوایی ئەلبەت ئەمڕۆ یەکەم ڕۆژە ڕائەگەیەنین و لە شاری کەرکووکیش ڕامانگەیاند هەڵمان بژارد. ئێمە لە هیچ شارێکی تری کوردستان سلێمانی مووسڵیان هەولێریان هەڵەبجە ئەو شوێنانمان هەڵ نەبژارد. ئەمڕۆ هاتینە کەرکووک چونکە کەرکووک ناوچەیەکی چڕە لە ناکۆکیەکان ئەتوانم بڵێم و لە پێکاتە ئەتنیکی و ئاینی مەسەبیەکان بۆیە لێرە لە هەرچی ناکۆکێکە هەبەت دایکان ڕۆڵی ئاشتەوایی ئەبینن. ئەمڕۆ من لە شاری کەرکووکی خۆشەویست وەکو پانەڵسێک بەشداریم کردووە کە باسی ڕۆڵی دایکانی کەرکووکەکەین لە ئاشتەوایی ئەمانوێ زیاتر دایکانی کەرکووک هاوبەش پێ بکەین لە ئاشتەوایی لە هەموو نەتەوەکانە کە لە کەرکووکانی شتەجێن. ئەمڕۆ ئێمە هاتوین لێرە کە ئەم پانەڵسە پێشکەش ئەکەین کە بە خەڵکی کەرکووک و هەموو ناوچەکان بڵێن کە دایکانی کەرکووکش ئاشتی خوازن. سلام جاي كاغا سلام